کار و چالاکیەکانی بەڕێوەبەراتیمان و ئاماری بەڕێوەبەراتی گومرجی ڕاپەڕین بە بەڕێستان و هاوڵاتیان ڕابگەێنین بۆ ساڵی 2021 ئێمە لە مەرزی کێلێەوە نزیکەی 30,000 سیارە بۆ ساڵی 2021 30,000 سیارەی بار هەڵگرت بە جۆرەکانیەوە لە مەرزی کێلێ داخل بووە. لە کۆی ئەم 30,000 سیارەیە 1470 تەن کاڵا و کەلوپەل کە لە پشکنین دەرنەچووە بەپێی ئەو راپۆرتەی کە ئێمە لە وەرمانگرتووە لە بنکەی گومرگی کێلێ 1470 تەن کەلوپەلی جۆراوجۆر گەڕاندراوەتەوە بۆ دەرەوەی هەرێم بۆ ئێران کە دەکاتە کومپاری 113 ئۆتۆمبیل لە سەکتەرەکانی کشتتوکاڵ تەندروستی کوالیتی کۆنتترۆل ڤێتەرنەری و بیناسازی بەم شێوەی خوارەوەیە بەڕێزان کوالیتی کۆنتترۆل کۆی گشتی 126 تەن گەڕاندراوەتەوە وەکو تاییت و پاکەمەنی و ئەوانە کە لە پشکنی بۆ کراوە دەرنەچووە و هەروەها لە کشتتوکاڵ 409 تەن سەوزە و میوە کە هاتۆ و لە پشکنی دەرنەچووە گەڕاندمانەوە بۆ ئێران. خۆراک کە لە مەرزی کێلێەوە داخل بۆ و پشکنی بۆ کراوە لەلایەن کوالیتی کۆنتترۆل لەلایەن تەندروستی بەشی تەندروستی مەرزی کێلێ و هەروە کۆمپانیای لۆکسی 809 تەن خۆراک کە دەرنەچووە لە پشکنین گەڕاندراوەتەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران. ئەمە کۆی گشتی کارەکانمان بوو کە لە ماوەی ئەم ساڵی 2021 کراوە و لە کۆی ئەمانەش زیاتر لە 45 تەن خۆراک تەلەف کراوە کە ئەوە قابلی گەڕانەوە نەبووە بەروارەکەی نزیکی ئەکسپایر بووە یاخود شیاو نەبوو بۆ خواردن هەر کاتێک بشمان جێڕاوە بۆ ئێران لەوێ شەر دەرنەدەچوو لە پشکنی. لە کۆی کێشەکانی ئێمە ئەم ساڵ 7 کێشەی گومرگیمان هەبووە کە کێشەکان زیاتر ئاراستەی دادگای پشدەر دەکرێت لە دادگای لێکۆڵینەوەی پشدەر و لەوێەوە ئیحالەی بەشێکیان خۆمان حەسممان کردەوە بەشێکی تریشیان حالەی دادگای گومرگی کراوە. ئەوەی جێگای باسە لێرە ئێمە وەکو خۆمان وەکو بەڕێوەبەراتی گومرگی ڕاپەڕین داهاتمان لە 2020 بۆ 2021 نزیکی لە 120 بۆ 25 زیادی کردووە. ئەویش بەهۆی ئەوەیەوە کە ڕێگاکە ڕێگایەکی زۆر باشە و ئیش و کاری بازرگانەکان هیچ ڕاوەستانی تێدا ناکرێەوە کارەکان بە شێوەیەکی گونجاو بەڕێ دەکرێەوە هەموو سەکتەرەکانی خۆپاراستن لەم مەرزدا هەیە. ئاماری کەلوپەلی تەلەفکرا و ئەوانە بوون کە ئێمە بڵێن بە ڕێگای قاچاق هاتوون ئەو شتانە دەستمان بەسەرداگرتوون یاخود قابلی گەڕانەوە نەبوون کە تکات 45 تەن خواردەمەنی دەستمان بەسەرداگرتووە لە بەشی کشتتوکاڵ و خۆراک و کوالیتی کۆنتترۆل. تەنها هۆکار ئەوەیە کە ئەو کێشەی لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مەرکەزیدا هەیە دیارە ئەوان کێشەی مەرزەکانی هەموو کردێتە یەک پاکێت. تەنها ئەوە دەبینم ئەگەر شتی سیاسی دەنا هیچ کێشەیەکی فەنی یاسایی نییە. بەتەکید ئەوە بەنسبەت ئێمەوە داخستنی ئەو مەرزانەی تر ئەوانە مەرزی مەقسەدن ینی تۆ کە لێرەوە ئەشکاڵایەک دێت دێرەوە کە بڕواتە دەرەوە تەمان داها زیاتر دەبێت بەڵام کە هیچ مەخرەجێکی نەبێ و نەڕوات تەمان داهات و هین کەم دەبێتەوە.